بوونەوەی ئەو پەتایی کە هەموو ناوچەکە و ئەوەی گرتوێتەوە. دیارە ئەمڕۆ ئێمە لەگەڵ کاکتۆر سەباح بەڕێوەبەری تەندروستی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ڕێکەوتین لەسەر ئەوەی کە تاقیگەکان سوود لە تاقیگەکانی زانکۆی سلێمانی وەربگیرێ لەبەرەوەی کۆمەڵی ئامێری پێشکەوتوی باشی تێدایە و هەروەها سوود لەو شوێن بگیرێ. ئێمە چەند شوێنێکمان هەیە کە وەکو کەرەنتین سوودی لێ وەربگرن لە هەمان کاتا ئێمە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم نەخۆشیە سوود لە سەرچاوە مرۆیەکانی زانکۆکان وەرگیرین بە تایبەتی خوێندکاران و لەم ڕۆی ئێمە بانگەوازێکمان کردووە بۆ ئەو خوێندکارە و خوێندکارانی کۆلیجی پزیشکی بە تایبەتی کە بتوان بێن هاوکارمان بن لەم بوارەدا و هەروەها لە چەندین بواری ترا ئێمە توانین توێژینەوە لەسەر ئەم بابەتە بکەین بۆیە هەر ئێمە زانکۆکان و ئەو کەسانی کە پسپۆرن لەم بوارە ڕامەسپاردن و پارەی و فەندێکی بۆ دابین کراوە بۆ ئەنجامدانی توێژینەوە لەم بوارەدا و کۆمەڵێک کاری تریش کراوە و لەسەر نەخۆشیەکە زیاتر ئێستا بەڕێز کاکتۆر سەباحی قسەتان بۆکە و زۆر سپاس. زۆر سپاس ڕۆژتان باش. دیارە کاکتۆر باسی کۆبوونەوەکەی کرد. من ئەوەی کە لێرە پێویستە بیڵێم هەرەوەندە هەمووێ زۆر سپاسی جەنابی وەزیری خوێندنی باڵا بکەم بۆ ئەو دەستپێشخەریەی کە بڕیاری داوە هەر داواکاریەک لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانیەوە ئاراستەی یان وەزارەتی تەندروستیەوە ئاراستی وەزارەتی خوێندنی باڵا بکرێ لە هەموو ئاست و لە هەموو بوارەکانە ئەوان هاوکار بن. دیارە پێشتری ژێوە خۆتان نەزانن ئێمە بەسپاسەوە هەماهەنگێکی زۆرمان لەگەڵ زانکۆی سلێمانی و زانکۆی پۆلیتەکنیک و کۆلەژی پزیشکی زانکۆی سلێمانی هەبووە بە بەردەوامی هاوکاری یەک بووین و ئەوان پشتیوانێکی زۆر باشیان لە ئێمە کردووە لە ڕووی ئەکادیمیەوە و ئەمڕۆژ دەستپێشخەریان کرد و باسمان لەو میکانیزم و لەو ڕێکارانە کرد کە ئەوانە توان هاوکاریمان بکەن. بەڕاستی ئەو توانایی کە ئەوان هەیەە ئەتوانم بڵێم بارەکەی ئێمە سوگەکات و هاوکارمانە بێت و لە داهاتووشە ئێمە بۆ هەر هاوکاریەک و بۆ هەر بڕگەیەک دانیشتنی تایبەت و میکانیزمی تایبەتی بۆ دانین. دووبارە سپاسیانەکەم دەستخۆشیان لێکم سپاسی زانکۆی سلێمانیەکەم دکتۆر ڕەزا و سپاسی کۆلەژی پزیشکی و ئەو لیژنەیە کە زۆر بە چالاکی هەستاون بە جێبەجێکردنی ئەرکەکان سپاسیانەکەم دووبارە دەستخۆشیان لێکم. ئەوش بەخێر بن. هەندێک کەس دەوانی کە لە دەرەوە گەڕاونەتەوە ئەو شوێنی کەرەنتینانە بە زیندانی دەزانن یان بەسەر دەزانن دەبێت ڕوونکردنەوەی بۆوانە بدەیت بۆ ئەوانش ئەگر پێویستە بچنەوە شوێنانە. بەڕاستی ئەو هاوڵاتیانەی کە توشبووی نەخۆشیەکەن ئێمە بۆ خەتان نەزانن دوێنێ لە ئەنجامی ئەو ڕێکارە زانستیانەی کە ئێمە گرتمانە بەر دوای تۆمارکردنی شوال حاڵەتەکە بە پێی ڕێوشوێن و گایدلاینی زانستی ئەبێ ئێمە بە دوای هەموو کەسانە بکەوین کە پەیوەندیان لەگەڵ ئەم کەسانە هەبووە کە پۆزتیڤ بوون. ئەوە بوو ئێمە بۆمان دەرکەوت لە ئەنجامی بەدواداچوونەکانە کە ئەم خێزانەی کە گەڕاونەتەوە لە ئێران ژمارەیان 7 کەس بووە. سیانیان لەلای ئێمە بوون، چوارەکەی تریان لە کەرنتینەوە لە شوێنی کە بوون. ئێمە بە دوواداچوونمان بۆ چوارەی تر کرد. ئەوە بوو یەکێک لە هاوڵاتیەکان لەو چوارە کە کاتە خوشکی یەکێک لەو ئافرەتانەی کە لەوێ لەگەڵ یانابووە ئەویش پۆزتیڤ بوو و ئێمە بە بەردەوامی بە دوواداچوون بۆ حاڵەتەکەین. ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەم نەخۆشیە بەبەر یەکەوتن بە تێکەڵاوبوون بڵاوە بێتەوە. هاوڵاتیانی بەڕێز لەم جملەیە تێبگەن ینی ئەوە تا فەرموو سەیری ئەنجامەکانی پشکنینەکان بکەن. ئەو خەڵکانە توش بوون کە پەیوەندیان بە یەکترەوە بوو کە تێکەڵاو بوون لە یەک ماڵە لە شوێنی قەرەباڵغا. بۆیە ڕجاءن داواتان لێ یەکەم پابند بن بە ڕێنماییەکانی ئێمەوە، چونکە ڕێنماییەکانی ئێمە واکە کە ڕێگر بێ لەوەی توش بن و ئەو هاوڵاتیانەشی کە لە دەرەوەی کەرنتینەکان لە بینی بڵاوبوونەوەی نەخۆشی لە بینی مردنە کەرنتینەکان بە خراپی هەڵبژێرن باشترە لەوەی کە توش بن و خەڵک توشکەن و خزم و کەسوکاریان وا لێ بکەن ژیانیان بکرێتە مەترسیەوە. بەڵێ باری تەندروستیان جێگیرە و بە هیچ شێوەیەکی جۆرە چارەسەرێکیان وەرنەگرتووە چونکە هیچ عینەکیانێتە نا چاودێریانەکە. گۆران لە عێراقی سەبارەت بە پرسیاری یەکەم ئەگەر تەمەن زاداری ئەوی هاوڵاتی بەڕێزی کە تازە توش بێت دووە سەبارەت بەوانەی کە لە کەرنتینەکانان
ئایا تەنها یەک جار پشتیوانیان بۆ ئەگەن و تەواو چکە نیشانەکانیان نەخۆشە ڕەنگە تا 14 ڕۆژ دەرنەکەوێت ڕەنگە لە 13 ڕۆژ و 14 ڕۆژدا دەکەوێت ئایا ئێوە تەنها یەک جار پشتیوان بۆ ئەکەن و لە کەرێتینەکانە تێکەڵ بە خەڵکی ترە بن مەترسینە خەڵکی تر توشکەن و WHO چاوکاریەکی تا ئێستا بەڵێ سەبارەت بە زانیاری هاوڵاتیەکە هەرەوەندە هاوڵاتیەکە و ڕەگەزی مەیە وە خوشکی ئەو هاوڵاتیە کە پێشتر توش بووە دووەمیان ئێمە ئەگەر یەک جار پشتینمان بۆ هاوڵاتیانە بکردای ئێستامان ناردنەوە ماڵەوە بەڕاستی لە ڕووی زانستیەوە نابێت دەبێت 14 ڕۆژەکە تەواوکەن و لە ڕۆژی کۆتایی شاپشکنینیان بۆکەین ئەجا ئەیان نێرینە ماڵەوە ڕێکخراوی تەندروستی جیهانی بە بەردەوامی لەسەر خەتە لەگەڵ ئێمە و هاوکاریمانەکات و ئێستا هاوکاریەکانی چڕتر دەبێتەوە لەبەرەوەی حاڵەتی پۆزیتیڤ لە شاری سلێمانی هەیە بۆیە تەسەورەکەم لە داهاتووە هاوکاریەکانیان زیاتر ئەوان زیاتر تەرکیزیان لەسەر ڕاهێنانە یعنی ئەوان زیاتر ڕاهێنان بە پزیشکان و کارمەندانی ئێمەکەن و بەعزێ جاریش ئەو هاوکاریانەی کە پێویستە بۆ پاراستنی ئەو کەسانەی کە لە نەخۆشخانەکان کارەکەن بۆمان دەستەبەر دەکەن. وابزان وەڵامی بەڕێزم مایەوە یعنی ئەوان هیچ ئاڕازێکی نەخۆشیەکەیان نییە و تا ئێسێمە هیچ چارەسەرێکمان نەیاونەتێ چونکە پێویستیان بە هیچ نییە وەسەی تەندروستیان باشەوە لەبەرەوەی کە تەمەنیان باشە خەڵکێکی بڵێن تەندروستن خۆیان کێشەی تری تەندروستیان نیە بە بۆچوونی من یانی ئینشەڵا بە ئاسانی ئەتوان ڕزاڵ بن بەسەر نەخۆشیەکە و چاکبنەوە. دکتۆر سەباح کارمەندان و پزیشکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان داوای ئەوە کرد کە پێداویستیان بۆ دابین کرێبووی کە نزیکی ئەو توشبوانە خود ئەو هەڵگرانە ئەکەون ئەوەش توش نەبن ئێوە وەکو بەڕێبەراتی تەندروستی چاکەن بۆ دابینکردنی پێداویستەکان. ئەمە نەک کارمەندان و پزیشکان هەموو دانیشتوانی شاری سلێمانی بەچین و توێژە جیاوازەکانی ئەو پرسیاری ئەوەکەن و داوای پێداویستی خۆپارێزیەکەن لە ڤایرۆسە. ئێمە بۆ زانیاری بەڕێستان ڕێکخراوی تەندروستی جیهانی خشتەیەکی بۆ ناردوین بە پێی ئەو خشتەیە ئێمە ئەتوانین پێداویستیەکان دابشکین بەسەر شوێنە جیاوازەکانە یعنی بە پێی پێویستی ئەنی بۆ نمونەیەکتانەیە ماسکی N95 کە زۆر کەس بەکارێنێ ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەڵێ ماسکی N95 تەنها ئەو کەسانە بەکارێنن کە نمونە لە نەخۆشەکە وەرەگرن یان دەرزی لە نەخۆشەکەیە یعنی تۆ ئەگەر بچیتە ژوورێکیش یەکێکی لێبێ هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بێ پێویست ناکە ماسکی N95 بەکاربێنێ. ئەمە مانایەوە نییە ئێمە نامانەوێت خەڵک ماسک بەکاربێنێ بەڵام خەڵک ئەبێ بە پێی پێویست بەکاری بێنێ و حەزەکەم هاوڵاتیانی شاری سلێمانی و پزیشکان و کارمەندان لەمە تێبگەن. ئەمە ئەزمەیەکە ڕوویاوە یعنی ئێمە ناکرێ هەرچی پێداویستیمان هەیە لە چەند ڕۆژی یەکەما بێنین سەرفیکەین. ماسکێکی N95 بۆ 8 ساعات بەکارێت. ئەم ماسکی N95 بە هەر هەمووی 50,000 ماسک نییە لە هەموو سنووری پارێزگای سلێمانی. ئەو پزیشک و کارمەندانی لە نەخۆشخانەکە کارەکەن کە چارەسەری نەخۆشەکانەکەن ئەبێ ڕۆژی هەر کەسێکیان 3 ماسک بەلایانی کەمەوە بەکاربێنێن. ئەگەر ئێمە وا بکەین خەڵک بەم شێوەیە تەعامل لەگەڵ ماسکا بکە بەگوێ ئێمەنەکە لەوەچێ لە هەفتەی یەکەما هیچ ماسک و پێداویستیە لە نەخۆشخانەکانە نەمێنێ و لە بازاریش نەمێنێ ئەو کاتە یعنی ئێمە ناتوانین نەخۆشەکان چارەسەرکەین. تۆ ئەبێ ئەمە وەکو حیسارەکەی جاران وایە یعنی ئەبێ لە کاتی پێویستە شتی پێویست بەکاربێنی چونکە ئەزمەمانەیە وڵاتی سین کە سەپڵای و پشتیوانی هەموو دنیاە کرد لە پێداویستی پزیشکیا وای لێ هات خەڵک قۆنسوڵی سین لە هەرێمی کوردستانەوە شتی کڕی بردیەوە بۆ سین لەبەرەوە بەڕێزان ئەمە حاڵەتێکە ئەبێ دەستی پێوە بگرین ئاگامان لێ بێ و ئەو شتانەی پێویستە لە کاتی پێویست و لە شوێنی پێویستە بەکاری بێنین. سپاس.